ڕاستەخۆچینەتەوەری یەکەمەوە باز لە یاسای باریکەسێتی و باز لە گرنگی و بوونی دەستور و یاساکەین بۆ پاراستنی مافی تاک خێزان هەروەها بۆ دروستبوونی دەوڵەتێکی سیستماتیک بە میوانداری زۆر بەڕێز بژار تەها خەلیل پارێزەری ڕاوێژکار. کاک بژار سڵاو دەی بێم کاتەوە باش بەخێر بێت. ڕۆژتان باش، ڕۆژی بینەرانی بەڕێز باش، بە هیوای ڕۆژێکی خۆش جیاواز لە ڕۆژەکانی تر، بە هیوای ئاسوێکی تازە، بە هیوای ئەوەی کە گۆڕانکاری دەست پێ بکات لە ژیانی هەموو تاکی کێم کۆمەڵگایە. ئێمە شیوادارین بەتە گۆڕانکاری ئیجابی. بەڵێ گومان بە کام دەوڵەت ئەوترێت دەوڵەتێکی سیستماتیک؟ لە تەواوی دنیا دەوڵەتەکان جۆرەهایان هەیە و بەڵام بە کۆی گشتی هەموو دەوڵەتەکانی جیهان سێ سیستمی گرێتە خۆی، یا سیستمی پەرلەمانیە، یا سیستمی ڕیاسیە، یا سیستمی کانتینە. بەمە تۆ ئەتوانی باسی سیستماتیک بوونی دەوڵەتەکان بکەی. یعنی دەوڵەتێک ئەگەر سیستماتیک بێ یا ئەوتا ڕیاسیە یا پەرلەمانیە یا کانتینە. کاتێک کاڵین دەوڵەتێک لە ناسیستماتیکە ئەوەیە کە لە ژێر یەکێک لەم سێتەوەرات ژێی نابێتەوە. ناکرێت من ڕیاسی بم لە هەمان کاتە پەرلەمانی بم و لە هەمان کاتە کانتین بم، چونکە ئەمانە عیلاقەکان لە بینیانەوە هایە، هەریەکە نەمەتێکی خۆی هەیە. بە تایبەتی ئەو دەوڵەتانەی کە دەوڵەت گەلێکی پەرلەمانی بن ئەمانە پیانەوترێ سیستماتیکی باش، خۆوانی کەش هەر سیستماتیکە، ڕیاسیش هەر سیستماتیکە، کانتینیش هەر سیستماتیکە. بەڵام پەرلەمانیەکە بۆچی؟ لەبەرەوە کە لە نیزامی پەرلەمانیە فەسڵی سوڵوتات هەیە، دەسەڵاتەکان جیا ئەکرێنەوە. ئەوەی کە دەوڵەت بەڕێوەبە لە نظامی پەرلەمانیە سێ تەوەرەی جیامان هەیە کە تیانە سێ سوڵتەی جیاواز هەیە. سوڵتەی قەضائیمان هەیە کە لە ئەنجومەنی دادوەریە خۆی بینێتەوە. سوڵتەی پەرلەمانیمان هەیە کە سوڵتەیەکی تەشریعیە، ئالێرەوە تەشریعی قانونەکان دەرەچێ و دەنگدانی لەسەرەکرێ و ئەبێتە پرۆژە یاسا و جێبەجێ ئەکرێ و فەرز ئەکرێ لەسەر با بڵین هەردوو نظامەکەی تریان، با بڵین دەسەڵاتەکەی تریان دەسەڵاتی جێبەجێکاریە. دەسەڵاتی جێبەجێکردن خۆی لە ئەنجومەنی وەزیران نابینێتەوە. کەواتە کاتێک کە پەرلەمانیە بێت ئەم سێ سوڵتەیە کە باسمان کرد فەسڵ هەیە لە بینیانە، کەسیان ناچێ بەناو ئەویکیانە. باشە مەسەلەن تەداخولات نابێت لە بەڕێوەبردنە و ڕقابەش هەیە. ڕقابەکە کێ دەورە بینێ؟ پەرلەمان کە خۆی تەشریعی قانونەکات لە هەمان کات سوڵتەیەکی ڕقابی هەیە کە ڕقیب بێ بەسەر جێبەجێکردنی ئەو تەشریعاتەی کە دەرچووە. پەرلەمانە متمانە ئەدا بە ئەنجومەنی وەزیران. سەرۆکی ئەنجومەنی وەزیران حەقیبەی خۆی تەحدید دەکا، سین ساد ئەلیف با ئەمانە ئەکا بە وەزیرەکانی ناویان دەهێنێت، ئەڵێ ئەمە وەزیرەکانمە. ئەم وەزیرانە پێویست دەکات هەریەکان بەرنامەی خۆی هەبێ بۆ ئەو 4 ساڵەی کە حەقیبەی وەزارەت وەرەگرێ. لە پەرلەمان متمانیان پێدرێ بە کۆی دەنگ یا بە زۆرینەی دەنگ متمانیان پێدرێ. کە متمانیان پێدرا ئەو کاتە بەڕێز وەزیری فڵانی ملزەمە بەو بەرنامەی خۆی کە پێشکەشی کردووە. ئالێرا ڕقابەی پەرلەمان دەست پێکا لەسەری، بۆی هەیە موسائلەی بکە، بۆی هەیە بڵێ تۆ باسی بۆ نمونە با باسی سەکتەری تەندروستی بکەین کە ئێستا هەموو میلەت بەدەست مەسەلەی سەکتەری تەندروستیەوە ناڵێنێ. بیمەی تەندروستیە مەسەلەن یەکێ لە بەرنامەکانی وەزیری تەندروستی بەڕێز بیمەی تەندروستیە بێت. ئالەویانە موسائلە ئەکرێ چەندێکی ئەو بەرنامەی کە بەرنامەی خۆی بووە پێشکەشی کردو بە پەرلەمان جێبەجێ کرد، جێبەجێکراوە. ئەو کاتە من باسی دنیایەکی کەم باسی خۆمان ناکەم لە ئێستا، باسی ئەوکەم کە سیستماتیک چۆنە. ئەمەیە سیستماتیک، ئەمەیە سیستماتیک کە پەرلەمان ئەبێ بە ڕەقیب بەسەر جێبەجێکردنی پرۆژەکانی. پرسیارەکەم مەبەستم لەوەی کە لە هەرێمی کوردستانە ئێمە تا چەند دەوڵەتێکی سیستماتیکمان هەیە و پێویستمان بە چییە بۆی کە بگەین بە سیستماتیک هەموو ئەوانەی کە باسیەکەی لای ئێمە جێبەجێکراوە؟ هەڵبەتە کەم تا زۆر نەخێر جێبەجێ نەکراوە. هەڵبەتە میلەت لە ئێستا ئەناڵێنێ بەدەست کۆمەڵێک کەم و کورتی، بەدەست کۆمەڵێک لادان
کەمانە هیوادارم لادانی کاتی بێت و ئەمانە ڕاز بێتەوە دیارە مەش بەچی ڕازە بێتەوە بەبەستی سیستماتیکردنی کۆمەلگا ڕاستە بێتەوە لە خۆ ئەم شەو ناخەوین بەیانی کە هەڵساین ڕاز بوو بێتەوە شتیوانیە ئەمە تێکۆشانیەوێت ئەمە قوربانیەوێت ئەمە شەو نخونیەوێت بۆیە بە بڕوای من کۆمەڵێشت هەیە دەبێت ئێمە جەختی لەسەر بکەینەوە ئەوە کواڵەتی پەرلەمانە ئەوە کواڵەتی ئەندامەکانی پەرلەمانە ئەوە نوعیەتی ئەو کەسانن کە لە پەرلەمانن چەندێک جورئەتیان هەیە چەندێک معریفەیان پێیە چەندێک ئەو معریفێش بەکارەهێنێ ئەزانی مشکلە لەوایە کە ئەلقاب زۆر گرنگ نییە بەقەدرەوەی کە ئەم کەسە چەندێک معریفەی پێیە و لەوەش گرنگتر بەکارهێنانی معریفەکەیە چونکە گەر معریفەیەک تۆ پێو بێت و بەکاریشی نەهێنی وەک ئەوەی نەوبێ ئەمانە چۆن ئەەکەیت بە پراکتیک ئەزانی قسەکردن زۆر هەیە قسەکردن لێرە و لەوێ گوێبیستی هەموو کەسەکان بووین ئەگەر بە شیعارات و بۆ قسە گەرم و گوڕانە بێ کاکرێ ئەبێمە سەلەسەر بێساتە ڕێح بڕوین بەڵام لە واقعا بەجێبەجێکردن کوا ئەو کەسەی کە ئەوەی ئێڵێت جێبەجێیەکە ئەبێ لێرانە قسە بکەین قسە بکەین لەسەرەوەی کە کەسێک بێت ئەوەی کە ئێڵێت جێبەجێ کات باشە بەم شێوەیە ڕوتی دەسەڵاتێکی خوار یان با بڵێن لادانەکانی کە لایداوە لە مەهامی خۆی ڕاست دەکرێتەوە بە موساءلە بە مراقەبە بە ڕقابەیەکی فعلی بە ڕقابەیە کە دوور لە مجاملاتی حیزبی و دوور لە ئەم لاو ئەولاوە بێت پەرلەمانتار کاتێک کاچێتە پەرلەمان ئەبێت نوێنەری خەڵک بێ ڕاستە تۆ لایەنێکی سیاسی ئەو پەرلەمانتاری هەڵبژاردووە بەڵام دوجارە بێ خزمەتی هەموو خەڵک بکە بەڵام لە لای ئێمە بەداخەوە بۆیە بە سیستماتیک نەبووین لەبەرو کە هەژمونی حیزب بەو شێوەیە ڕفتی کردووە لەسەر پەرلەمان و نەیهێشتۆ پەرلەمان کاری خۆی بکات تاکو وڵات بێتە وڵاتێکی سیستماتیک. باش کات بژار کەواتە بۆ ئەوەی کە ئەو سیستەماتیکە ئەرێنیە کە بەڕێزت باست کرد سیستەماتیکە زانستیا دروستەکە بتوانێت پەیڕەو بکرێت ئەو یاسایی کە دەرەچێت بکرێت کاری پێ بکرێت هەر لە سەر کاغەزەکانەمێنێت و پێویست بەچی ئەکات بەدەر لەوەی کەوتت پەرلەمانتارەکە ئەبێت هۆشیار و ڕۆشن بیر بێت وەک پابند بێ بۆ قسەی کە کردوویەتی لە پاڵ ئەمای چیتری پێویستە ئەزاری خۆی پەرلەمانتاریش یاخود هەموو خۆی سیستمەکە پێویستی بە دەستورێک هەیە دەستورێک کە لە هەناوی دەستورە یاساکان دەرەچێت ئێمە بەداخەوێڵم تا ئێستا لە کوردستانە دوو جار خوێندنەوە کرا بۆ ڕەشنووسی دەستورێک بۆ ئەو دەستورە تەحدیدێک ئەم یەکەم جار بۆ لەوە دەسم پێ کرد کە سیستمەکان سێ سیستمن ئەوە دەستوری وڵاتە تەحدیدیەکا بۆ تۆ کە ئەچیتە ژێر کام سیستمیانەوە ئەوە دەستوری وڵاتە پێتەڵە تۆ لە سیستمی ڕیاسیت یا لە سیستمی پەرلەمانیت یا لە سیستمی کانتینی ئێمە لە غیابی دەستور بەداخەوەیڵە لە غیابی دەستور هەتا ئێستا کۆمەڵە فەوزا دروست بوو کاتی خۆی وەکو ئەرزم کردن دوو جار خوێندنەوە بۆ دەستور کرا بۆ ڕەشنووسێکی دەستور خۆی دەستور چییە؟ دەستور ڕەشنووسێکە لە پەرلەمانە تاو توێ ئەکرێ باشە هەموو شتەکان خاڵەکانی ئامادە ئەکرێ هەتا ئێستا شەرعیەتی نییە هەتا نەخرێتە بەردەمی خەڵک بە بەڵێ و نەخێت لەسەر ئەم دەستورە جوابەتەوە لە دەنگدانێکی جەماوەری خەڵکە دەنگە درێ بەو دەستورە ئەم دەستورە ئیتر ئەبێ بە شریعەتی وڵات کە دەستورت بوو شریعەتی وڵاتە ئیتر دەستور تەحدیدیەکا بۆ تۆ پەرلەمانیت یان کانتینیت یان ڕیاسی باش چی وای کردو خوێندنەوەکان ئەنجامی نەبێت دیارە لێرە و لێ بەدڵی هەندێک لایانی سیاسی نەبووە بەدڵی هەندێک لایانی سیاسی نەبووە چونکە ئەم فەوزایی کە ئێستا هەیە ئەمە بە بەرنامە کاری لەسەر کراوە بۆ بەلاڕێبردنی دەسەڵات بۆ بەلاڕێبردنی پیادەکردنی دەسەڵات چارەسەر چییە؟ ئەرزم کردن چارەسەرەکەی ئەوەیە کە ئەبێ ئەم خولەی پەرلەمان کاری جددی بکات لەسەر ئەوەی کە ڕەشنووسی دەستور تاو توێ بکات و ئامادەی بکات بیخاتە بەردەم خەڵک و خەڵکیش دەنگ لەسەر و دەستورە بات لە پاش ئەوە کە ئەمە کرا ئەو کاتە هەر یەکە لە سێ دەسەڵاتەکەی کە هەیە کە پێمانتی دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری دەسەڵاتی ئەنجومەنی یاسادانان و دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران جا ئەکرێتەوە لێکتی ئەگەر ئێمە دەستور دابنین خۆشبەختانە ئەبێ لەژێر تائیلەی دەستوری عێراقی ئەبێت ئەمە شتێکی غەریب نییە
ئەمریکا 51 ویلایەتن 51 دەستوری فیدرالیان هەیە بەڵام هەموو دەستورەکانیان لەژێر سەقفی دەستوری وڵاتە یەکگرتووەکان ئەمریکیە. ئێمە لە عێراق ئەتوانین دەستوری فیدرالی خۆمان هەبێ و مافی خۆشمانە و لەبەرەوەی کە دەستوری عێراقی تهدیدی دەسەڵاتی لە عێراقا کردو کە پەرلەمانیە، یعنی لەو سێ نظامی کە باسم کرد ئێمە پەرلەمانیە. بۆیە من دڵخۆشم بۆی کە ئەگەر دەستورێکی پەرلەمانیمان هەبێ ئالەویانە سڵتە ڕقابیەکەی پەرلەمانەکەوێتە گەڕ، ئالەویانە هەریەکە لە دوو دەسەڵاتەکەی تریش سنووری دەسەڵاتی خۆیان نەزانن، ئالێرانە میلەت سوودمەند دەبێت. باشە کاک بژار کەواتە تۆ بە جۆرێک باسیەکەیت پێویستە دەستور لە لووتکەی هەرەمی یاسایە بێت. حتمما ئەوە لاموجیمیتیانی ئەوە بێ سێود و حەقێکی بێ ئەملاو ئەو لای میلەتە کە دەستوری خۆی دەستنیشان بکات و دەنگ بەو دەستورە بدات و ئەم دەستورە ئەبێ بە شەریعەتی هەمومان. زانی ئێمە هەمومان لە بەلەمێکین، ئەم بەلەمە لە هەر سوچێکی و کونی تێبێ بەلەمەکە غەرقە بێ. باشە گرنگ نییە کونەکە لای منە یان لای تۆ یان لای ئەوە یان لای کەسێکی کێ، گرنگ ئەوەی ئەم بەلەمە یەک کونی تێبێ هەموو بەلەمەکە غەرقە بێ. تۆ لە بەحرێکی نەزانی ناین ئێستا هەر بەجددی، ینی لە ڕووی دەسەڵاتدارێتی و لەسەر ئەوە باس بکەین وەڵا لە بەحرێکەی لە محیتێکی نەفامی و جەهالەتین، بەڵام تۆ چۆن ئەمە تهدید دەکەی؟ زانی خۆی یاسا هەمیشە تعریفی یاسا ئەوەیە کە کۆمەڵە قەواعیدی قانونیە پەیوەندیەکانی نێوان تاک ڕێگەخە. باشە ئەم یاسایە لە کوێ دەرەچێ؟ لە هەناوی دەستورە دەرەچێ، یعنی دەستور دایکە، ئەو مناڵی کە ناوی یاسایە لەو دایکە ئەبێ. دوجار جێبەجێکردنی ئەم یاسایە چێ بەرپرسە لێی؟ ڕقابەی پەرلەمانی بەرپرسە لێی. ئەگەر کارێک هەبێت ئەنجومەنی دادوەری، مەهانی ئەنجومەنی دادوەری حەسمکردنی مەسەلەکەیە قەزاوەت ئەکا، ئەنجومەنی دادوەریە قەزاوەتەکە. باشە و جێبەجێکارە فعلیەکەش لە ناو خەڵکا کێیە؟ ئەنجومەنی وەزیرانە. بەداخەوە ئێمە زۆر لە دواوەین لە هەندێک سەقافەتی عامەی چۆنیەتی حکومڕانی، یعنی ئەوەی کە ئێمە سەبەبەکەش یەگەڕێنەوە بۆی کە ساڵەهای ساڵە میلەتی کورد چەوساوە بووە، ساڵەهای ساڵە ئەنفال کراوە، جینۆساید کراوە، کینابەران کراوە. ببوورە ئەمە بڵێم بۆ ئەم دروست بووە. ساڵەهای ساڵە کورد تەمەنای ئەوەی کردووە کە دەسەڵاتێکی لامەرکەزی هەبوو بێت. ئێستا ئێمە گەیشتوینێتە ئەمەی کە دەوڵەتێکی فیدرالیمان هەبێ و ئەنجومەنی وەزیرانی خۆمانمان هەبێ، ئەوە بێ لەوە چێ خەڵک لەبەرەوەی کە لەو ساتە ژیاوە ئەمەی قبول کرد بێ. بەڵام بۆ لەمە دووە ئیتر کاتیەوە هاتۆ کە ئێمە بە سیستماتیکی وەزعەکە بکەین. تا چەند دەتوانێت ئەم پرۆسەی یەکلا بکاتەوە؟ ئەکەوێتە سەر ژمارەی کاندیدەکانی پەرلەمان لەسەر وەعی کاندیدەکانی پەرلەمان. ئەزانی مشکلەکە لەوایە کاندید لە بانگەشا کۆمەڵی وعد و وەعود دەدا بە خەڵک بە بڕای من ئەویش هەر بۆ خۆی خۆڵکردنە چاوە. ئەزانی کاری پەرلەمانتار نییە، یاخود کاری کاندیدی پەرلەمان نییە وعد با بە میلەتەکەی بڵێ دەگەم پێبن من چوزانم خۆرتان لە خۆر هەڵاتەوە بۆ هەڵنان مەمجارە لە خۆراوە بۆتان هەڵێنم. مانە مستحیلاتە، یعنی کاری کاندید نییە وعد با بۆی کە من ڕێگەی ئەم بینی فلان و فلانەکەم بە جادێکی دووسایدی هایوەی. مەیشی پەرلەمانتار نییە، هیچی پەرلەمانتار نییە بە تۆ بڵێ من نازام چی وەڕازەکەم و سیستمی خوێندن کە ئێستا سەکتەری خوێندن وێرانە. ئەوە ئیشی یاسایە، ئەوە ئیشی ئەو دەستورەیە کە حورمەت بۆ مامۆستا گەڕێتەوە. کاک بژارکەواتە ئیشی پەرلەمانتار لێرەیە چییە؟ ئیشی پەرلەمانتار پێم وتی هەموارکردنەوەی یاساکانە، ئەو دەستورەی کە هەیە یاساکیەک هەیە بۆ ئەم جاری پەرلەمان ئەم کارانە بکرێت. بە بڕوای من بەڵێ، لەبەرەوەی کە استراتیژی ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بۆ خۆی هەڵێ بەرەو ڕاستکردنەوەی ڕێڕەوی دەسەڵات. ئەم وشەیە وشەیەکی عاتیفی نییە بۆ خەڵک سۆز و هەستی خەڵکی پێ بزوێنی.
ئەمە بە فعلی ئەگەر جێبەجێکرێت ئەمە لە 100% ژیانی میلەتێکە گۆڕێ بەڵام ئەمەش چۆنە بێت ئەمە کەوێتەوە سەر سەقافەتی ناخێب دەنگدەر ڕۆشنبیری دەنگدەرەکان ئەبێ بزان دەنگ بە کێدن ئیش بە کێ ئەکرێ پارسەنگی هێز لە کوایە ئێمە بمانێ و نەمانێ ئەم وڵاتە بەدەست سیاسەتی 50-50 ناڵانوێتی دوجار کۆمەڵێک لەم لاو لەولا دروست دەبێت ئەوە نێتر وڵاتەکەی وێرانەکە بە ناوی معارەزە بوون و بە ناوی چوزانم سیاسەتێکی پۆپۆلیزمی کە سەری لە میلەتەکە شێوە بەڵام کاک بژارەمە کارێکی قورسە بێ وایە ئێوە ئەرکێکی قورستان لە بەردەما بێت کارێکە مستحیل نییە قورسە بەس مستحیل نییە زانی ئینگلیس قسێکی هەیە مەبەستم ڕاستکردنەوە بەڵێ ئەوەی کارێکی قورسە بەڵام لە ڕووی دەستورەوە لە ڕووی سیستماتیکەوە ئەو سیستما ڕێڕەوەی ڕاستی کە باسی کرد زۆر لایاوە ئەزانی چۆن ئەزیزەکەم کارێکی قورسە بەڵام مستحیل نییە ئینگلیس قسەیەکی هەیە it's never too late هەرگیز درەنگ نییە بۆ ئەو هەنگاوەی کە ئەینیت ئەمڕۆ ئەو هەنگاوە بنین باشترە لۆی سبەی نێبینین ئەمان قسەیەکی ترە باشە بەڵام درەنگ نییە لەبەرۆ چی لەبەرۆی کە ئێستا جیلێکی تازە هاتوۆتە سەر سنووقەکانی دەنگان خەڵکێکی ڕۆحێکی تازە هەیە خەڵکێک قەناعەتەکانی گۆڕاوە مەسلەی دەروێش بوون لێرە و لەوێ کەم بۆتەوە کاڵ بۆتەوە من بە کۆیلیانە بیرکەمەوە مانە کاڵ بوونەتەوە خەڵک ئیسا وەعی باشترە بەڵام لەگەڵ ئەوەیشا من داواکارم لە دەنگدەران بە وەعیکی زیاترەوە بە ڕۆشنبیریکی زیاترەوە بزانێت کێ بۆ کۆ ئەبێ زانی مشکلەکانی ئێمە ئەوەیە کاکە پەرلەمان جێگەی تەپڵلێدان نییە پەرلەمان جێگەی ئەوە نییە من بۆ ئەوەی ئیستیعرازێ بکەم کارێکی نەشیاو لە ناو پەرلەمانە بکەم پەرلەمان بە خەڵکێک ئەڕوا بەڕێوە کە قاڵبوو بێ قاڵبوو زانی خۆ ئەو تاقە گەنجانەی کە هەن ئەوە گوناحەتۆ بینی لە پەرلەمانە سستی کە ئەوە ببیخێتە دەسەڵاتێکی جێبەجێکردنەوە کە تاقەیە هەموو گیانی تاقەیە ئەم وڵاتەی پیاوەدانکەیتەوە بەڵام ئەوەی کە دانیشە بیرەکاتەوە بێ بیرمەند بێ کوردواتەنی بە برای بێلێ و شمشاڵ لێ نادرێ یان بە برای بێلێ و فوو لە ئاگر ناکرێ پەرلەمان جێگەی خەڵکێکە بێت ئەبێ قاڵبوو بن لە هەموو مەسەلەکانە خبرێکی باشیان هەبێ لانی کەم 30 ساڵ بۆ 35 ساڵ لە بوارێکا کاری کردبێ خۆزگە یاسایەک باتایەتە پێشەوە تەمەنی ئەوانەی کە بن بە ئەندامی پەرلەمان تەمەنیان بەرز بواە داهاتی ئەوانەی کە ئەچنە پەرلەمانتار ئەبن بە پەرلەمانتار خەڵک بۆ داهات نەچێتە پەرلەمانتار مەعاشەکان کەمکەنەوە بۆ نمونە با بە 2 ملیۆن بێ پەرلەمانتار چی فەرقە لەگەڵ خەڵکی ترە پەرلەمان خۆزگە ئەوەی نەبووە کە خەڵک لەوێ دواوە بوو تەقاعود بواە تۆ 4 ساڵە چیتە پەرلەمان مەهامێکە پێس پێراوە ئیشی خۆت بە پیاوە ناکەی دوایەوە چیتە سەرکاری خۆت من ئەگەر مامۆستا مەچمەوە سەرکاری مامۆسایەتی خۆم ئەو ئەگەر دکتۆرە چێتەوە سەرکاری دکتۆری خۆی ئەو ئەگەر لێرە لێ خۆ نمونەمان هەبوو چەندان کەسمان هەبوو کە لە پەرلەمان بوون و ڕەفزی ئەوەشیان کردووە کە بەپی یاسا بێ بە جۆرە بێت پێویستە بۆ جۆرە بێت یاسا ئەمە تەنزیمەکە یاسا ئەمە تەنزیمەکات زانی تۆگەر یاسایەک دەرچێ بەم شێوەیە بێ تۆگەر دەستورێکت هەبێ کە وتم ئەو یاسایە لە هەناویەوە دەرچێ یعنی ئەگەڕێینەوە سەر خاڵی یەکەم بەیتی بلە لە ئەساسەوە لە بناوانەوە تۆ دەستورێکت نییە دەستورێکت نییە تا تەحدیدی تۆ بکات تۆ چ سیستمێکی جارێ باشە دەستورێکت نییە تا بزانیت تۆ چه سیستمێکی ئالەبەرەوەی کە لەم فەوزایە ئەبینی لایەنێکی سیاسی قۆرخی دەسەڵاتەکە بە ئارەزوی خۆی یاریەکە گەمە ئەکا بە مقدراتی میلەتێک بێباکانە ژێت و ئەڕوات لەبەرکە سیستماتیک نییە ئەی کاڵین ڕێڕەوی دەسەڵات ڕاستەکەینەوە بە سیستم ڕاستەکرێتەوە شەرعی مار بەدارە بە شتێکی کە نییە زانن ینی ئەبا ئەلێرانە تۆ ئەتوانی هەنگاو بنێ بۆ ئەوەی کە بە سیستماتیکی ئەم وڵاتە بکەیتەوە جارێکی تر تێکۆشان بکەیت بۆ ڕێخستنەوەی میلەتەکەت جاران تێکۆشان بۆ ئازادی بوو باش ئازادی
هەرچەنە ئازادیەکەش وەکو بەفری ئەخیری زستانی لێ هاتووە لە هەنێ شوێن کوێستانان خاڵخاڵە ئازادی لە شوێنێک هەیە و لە شوێنێکی کە نییە ئەوە میلەت خۆیە بێت تهدیدی بکە ئازادیەکان لەکوێ هەیە. باش کاک بژار هەنگاوی داهاتووی بژار تاها خەلیل وەکو کاندیدێک چێوێت؟ لە ڕاستیا من کۆمەڵێ بابەت هەیە زۆر بەجددی بەمەیە کاری لەسەر بکەم لەوێ بە دەرەجەی یەکەم مەسلەی دەستورە چەسپاندنی دەستور و دانانی دەستورێک بۆ وڵاتە بۆی کە ئەوە چۆنەڵێ لاموجی میتیانە لە پاڵ ئەم دەستورە کۆمەڵێک فیئەی ئەم کۆمەلگایە هەیە تا ئێستا بوونەتە قوربانی بزەبت ئەوەش باسکەم لە دەستورە مافی هاوڵاتی بوون زانی مادەی یەک لە دەستورەکانە داکۆکی لە چێکە لە ئوسرە خێزان باشە لە دوای ئەوە دویتە سەر بابەتەکانی تر مافی هاوڵاتی بوون زان ینی بابەتێکی زۆر زۆر شمولی گەورەیە بەڵام کەلیمەیەکی بچووکە هاوڵاتی بوون هاوڵاتی بوون کۆمەڵێک مافی تایە کە لەوانە تۆ مافی خۆتە بیمەی تەندروستی هەبێ مافی خۆتە خوێندنت بە خۆڕایی بێ مافی خۆتە چارەسەرکردنەکانی لە خەسەکان بە خۆڕایی بێ مافی خۆتە کە یەک دنیا خزمەت گوزاری ئازاد بی لەوەی کە تۆ چ ڕێبازی هەڵەبژێری چ ئایدۆلۆژیەتێکی هەیە لێرە و لەوێ هەیە بڵێم نییە وەکو کوێستانان خاڵخاڵەکەی شوێنێک هەیە و شوێنێک نییە وەکو کوێستانان خاڵخاڵەکەی تۆزە پێش ئێستاە لە هەنێ شوێن بەفری پێوە ماوە لە هەنێ شوێن خاڵخاڵ بووە ڕەش بووەتەوە باشە کەڵەن کوێستانان خاڵخاڵەوەیە ڕەشبوونەوەی جێگەکەی لە پەڵە بەفرەکان ئازادیە بەو شێوەیە هەیە ئەزانی ئازادی لە هەندێک شوێن بەخواستی ئەو کەسێکە حکومڕانی ئەوەکە ئەڵە تۆ ئازادی بەخواستی من نا مافی هاوڵاتی بوون ئەو ئازادیە بەخواستی هاوڵاتی خۆیەتی باشە کە ئەمانەت بوو کە ئەم شتانت بوو ئەنجا لەژێر ئەوە من بەرنمێکی کە هەیە کە من زۆر بەڕاستی ئەمێ ئیشی بۆ بکەم مەسلەی بە یاساییکردنی مافی کەمەندامان ئەزانین من بۆ خۆم ئەندامم لە ڕێکخراوێکی کەمەندامان کە پێشتر لەگەڵ کەمەندامانە کاری زۆرم کردووە پێشتر لە یەکێ لە خەستەخانەکانی ئەم شارە مدیری و خەستەخانەیە بووم خەستخانەی مێرجنسی کە لەگەڵ قوربانیانی ئەلغام و تەقەمەنی و ئەم بابەتانە کارم کردووە بۆ خۆم ئەندام لە ڕێکخراوێک باوەڕتان بێ داتاکەمان 1000 ئەنداممان هەیە کە دەستوپەلیان بڕاوەتەوە باشە کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت ئەمە دوو چەمکی جیاوازن خاوەن پێداویستی تایبەت کەمەندام نییە کەمەندامیش خاوەن پێداویستی تایبەتە بەڵام شمولیتر گەڵی خاوەن پێداویستی تایبەت بە هەمویان پێویستیان بە تایبەتی پێداویستێکی تایبەتی هەیە من لە ڕێکخراوێکم 1000 ئەنداممان هەیە کە پاچ و دەستی سناعیان هەیە ئەمانە لە تا ئێستا لە یاسایەکمان نییە بە جێگیری مافی ئەمانی تەسبیت کردێ باشە کە لە تەواوی دنیا خەڵکەکانی کە خاوەن پێداویستی تایبەتن خەڵکیان بۆ تەخسیسەکرێ هەر لە ناو ماڵی خۆیانە بۆ خزمەتکردنی ئەوان باشە وە ژیانێکی لایق ئەژین بەڵام وەرە تۆ سەیری کەمەندامەکانی ئێمەکە نزمترین مستەوای کۆمەلگاکە یەمەن ئەمانە لێرە و لەوێ خێر و سەدەقەیان پێکرێ لێرە و لەوێ کەناڵەگە چێ مۆسیقایەکی شمشاڵی حەزینی بۆ خاتە سەری و ئەمە وەرە یارمەتی ئەمە بە ئەو ئینسانە باشە چۆن مرۆڤی ڕەشپێست مرۆڤی سپی پێست مرۆڤی سوورپێست هەیە ئەوش مرۆڤە و خاوەن پێداویستی خۆی هەیە وەکو مرۆڤ ئەبێ معاملەی لەگەڵا بکرێ ئەمەش بەچیەکرێ بە یاسا یاسایەکی تر کە ڕەشنووسێکی تر هەیە کە بەڕاستی وەکو پرۆژە من پێم خۆشەیشی لەسەر بکەم ئەویش ئەو بەشێکمان هەیە لەم کوردستانە کە ئێمە بەداخەوە بەدەیان 1000 ئەلغام هێشتا لە کوردستان هەیە بەدەیان من بۆ خۆم لەو بوارە کارم کردو ماوەیەکیش بەدەیان 1000 ئەلغام هێشتا لە شاخ و کێوەکانی کوردستانە هێشتا ئێمە ڕزگارمان بۆ لە بەعزە شتێک جێش نەماوە بەڵام کۆمەڵێک سەربازی شەڕ هێشتا لە شاخەکان لە شوێنەکان لە نزیکی دێهاتەکان ماونەتەوە کۆمەڵێک کوڕی ئازا و جان لەسەر دەست
من پیانڵم گیانباز خەریکی هەڵگرتنەوەی ئەڵغامن تا ئێستا یاسایەک نییە بە تایبەتی کە سەبارەت بەمانە چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ قوربانیەکانیان نابکرێت چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەو کەسانە بکرێت خزمەتەکانیان چۆن بۆ حساب ئەکرێت کە بەڕای من ڕاستە خۆمی خزمەت گوزاریە کەسێکی مامۆستا لە پۆلێکا دەرزەڵێتەوە خزمەت دەکا کەسێکیش لەو کێوە خەریکی ئەڵغام هەڵگرتنەوەی هەر خزمەتەکە بەڵام کامیان مەترسیان لەسرە کامیان مەترسی لەسەر ژیانیانە کاتە ئەرک و ماف زۆر ئەمەش بەڕای من پێویستە کات لەم خولەی پەرلەمانە کاری لەسەر بکرێت خۆ ئەگەر من بچمە ئەوێ کاری جدی لەسەر و بابەتەکەم چ لە ڕۆگەی لە ڕووی خانەنیشینیانەوە چ لە ڕێگەی ئەوەوە بابەتێکی تر هەیە کە ببورن کە زۆر گرنگە قسەی لەسەر بکرێت بابەت ئەوەیە کە لە سیستماتیکە جارێکی تر هەموو موچە خۆران ئەم قسەم بۆ هەموو موچە خۆرانە لە دەوڵەتی سیستماتیکە جارێکی تر مژدەت پێ ناودرێت بڵێن مژدە موچەی مانگی ئەوە نەهات ئەوە سیستماتیکە کە ڕێکی خاتەوە کە ئەم وڵاتە ڕێکە خاتەوە بۆی کە تۆش وەکو هەر مرۆڤێکی تر لەم دنیاە ژیانی ئاسوودەی خۆت بکەیت و مافی ئینسانبوونی خۆت جێبەجێ بکەیت و ئازاد بیت دەستە خۆش بێت کاک بژار سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو دەرفەتەی کە پێم بەخشرا جارێکی تر ڕۆژی هەموو بینەرانی بەڕێز خۆش و لە خۆشییا بن دەستە خۆش